ئەرێ کاکە دووسەر کردەوە لە کوڕەکەت والله چم کردو لۆ کوڕەکەم والله چوومە لەگەڵ حوسێن دەوهام کرد گوتی خەبەر دەدەمەوە ئەویش وەتە کە بەڕاستی خەبەری نەدامەوە زۆر ناڕەحەتم ئەرێ والله پێشم شەرمە دووبارە بچم دۆ عەلی بکەمەوە دەبزانە دووخاری بزانم ماوە ناکەی لەگەڵ کەسی بەگژوێنی چاوەکەم بزانە شێری خێر دەکاتی هەر خەمن نەبی ئەوە خەمی من بی من ئێوارە هەندە دۆست و برادران لەگەڵ خۆم دەبم بە تۆ بزیژبینی دەستێنم کوتێ بێ قوبور نەکا چمە لەو کوڕی جوانتر مامە دەست دەکەویتنەوان دەبە قوربانە و چاوە دەم شتێکم لێ بکە ئەوە خەمی من ئەمن دەڕۆم دەبە خێسی ئامات خۆبی واه سەرچاو یا خۆ بەخێر بێن سەرچاوم خدا لێ ڕازی بی یا ڕەبی ئەوەی ڕاستی بی ئەمە هاتین و ئیشەشی خێری ئەرێ وەڵە کاک حوسێن هاتینە داخوازی شیژەکەی تو لۆ ئەو کوڕە جوانەی بەخۆ دەزانێت چیشش دەی بسەڕێ خۆی و کوڕش بچیژ نەیبینی و لە مارێ خەرشی دەعا بکاو ئەمەش زەنافتمان پیا و زانیاتی لەسە بڕەکەیت و باش فترە چیری خەبەرتان دەدەمەوە خەبەر مام حوسێن ئیشی خێرێ چەندی زوو بکرێ باشترە کاک زووی پێ ناوێ ئەمە نایدەم مام حوسێن نایە خوای بینە هەزار جار بە ناوی خۆی ئەوە من عەقڵم نەیگرت و نەمدا کەواتە زەمە دەستە ببڕێ ئەستە بڕۆ دەستە بە کاک حاجی چ ناکردەوە والله کوڕم چمان کردووە کورە کاکە ئەو کابرا جوژەکەمان ناداتی کورە مە دنیا کەسم بەگژوەنە دنیا غرجام لێ کرد کورە ئەو سندا کوشتێ منش کاکە دەرێ ئەو نەبی نامەوێ مامۆستا چاوەکەم چەند کەسمان بە گژوانایە نادا کوڕی خۆم سەبرت هەبی ئارامت هەبی خوای گەورە هیچ شتێک بێ حکمت ناکە بە خودای خێری تێدایە بابی من واللهی مامۆستا دەزانێمە لۆ چی هاتی نەکنە تو دەزانم کوڕی خۆم لۆ چاتی نەکنە من ئەوە خێری تێدا ئیشاڵڵا کە نەبووە دری خۆتان هێدز مەکەن نا مامۆستا دەزانێمە لۆ چاتی نەکنێت و لۆ چاتی نەکنە من واللهی مامۆستا ئەوەی قسەی ڕاستی بی ئەمە دەچینەکەن فالگرەوەی ئیشەکە مالوو دەکە ئەو فالگرەوە بە شەرت ئیشەکە مالوو دەکات بەجێ مامی خۆتان بکەن ئەمێن بەی شێوەشی لەگە ئەو شتەی نیمە نەکەن ئاگاتان لە خۆتان بی بە پێش قەدەری خوای گەورە بکەوت فالگرەوەگە عیلاجی بکرد بە عیلاجی لۆ خۆی دەکرد لۆ لۆنگۆ دەکات فەقێ با بڕۆین باش خواحافیز مامۆستا خواحافیز جەماعەت لەلایەن منەوە پێشکەشی یەکتر بن ئەیمارت ئاوا بی خوا لە خزماتیت کەم نەکەم خوا لە خزمەتی و لە برایەتی کەم نەکە دەهەستە کورێ دەهەستە دەستە دەستی ماماسکەزا ئەوجا ئەمە هەر دەستین ئەو مارە هەر ئاوەدان بی حوسێن جان جان ئەوجا مەمنون جەنابتن زۆر دانیشتین دەی بڕۆین ئەوجا ئیشاڵڵا لەو هەفتەی دێگۆزینەوە حوسێن جان هەدەستین بەخێر بێن دانیشە خۆ دەزم بەدە مام حوسێن سەرچاو بەخێر بێن یاڵڵا خدا حافیز سەرچاو مامۆستا چاوەکەم بزانە ئەگەر دەست و بردەشی بکەی بچین ئەو چی مارێکی ئەرێ وەڵڵی بەهاتای مامۆستا بەخێر بێ سەرچاوم چاوت خۆش بێ ئەمەن تەداخل لە ئیشی بێسەر و بەر ناکەم باشە لۆ مامۆستا کاک عاجی چاوەکەم بەێ هەر ئیشێک بە پێش قەدەری خوای کەوی مەسیری خراپ دەبی مامۆستا جان ئەمە لە مەقسەد تو ناگەم بەخۆی کاک ڕەفیق چاوەکەم کاک عاجی لە کوڕەکەت بپرسە ئەو لە من دەگا وەرە سندان لەو خزمایەتەیدا سندان لەو خزمایەتەیدا لەگەن گۆ کرد بڕۆ ماری بابەت حاشا وەلی لاتوم ناوی نێوە بەدەست خۆم ئاگرم لە ماری خۆم بەردا مامۆستا ڕەحمەتی خوا لێ بی تازە و دوو خزمە لەگە یەکدی پێک نایە هیچ چارەی نمایە نەکەلچی دانیشتنیە و نەکەلچی قسەکردنی مایە بزانن دارەشی بۆ ناوەندەی دابینە با کۆتاییان پێبی مامۆستا چاوەکەم خێرت دەگاتی لەو مشکلەی دوورماکەوە وەڵڵاهی ناوم پسا هەندی خەمی بخۆم والله نازم ئەو مشکلە چ بوو دومارێمە ئارا هەموو ڕۆژێ مشکلێکیان واللهی مامۆستا ئەوەی قسەی ڕاستی بی ئەمە دەچینەکەن فالگرەوەی ئیشەکە مالوو دەکە ئەو فالگرەوە بە شەرت ئیشەکە مالوو دەکات خەمن نەبی
ئیشەک لۆ دەکەم پێز بەڕەقەی دەوێت کاک حوسێن کاک عاجی چاوەکەم هەر ئیشەک بە پێش قەدەری خوای گەورە بکەوی و قەرەمی خوای گەورە لێ نەدرابی لە دەرکەی فالگرەوە و سەحرباز و جادوکەران بی مەسیرەکەشی ئەوها دەبی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ سەحرباز ئەگەر گوتی بارانی ڕەحمەتی خوای گەورە دەباری ئەگەر باریش دەفەرمێ دروی دەکەن ڕوان پێ مەکە